بینرین برس افدم هوا باش هیوی آدمی که پرخوش و بختور و هوین برس قازم اس نزیر کادانی مجارک دن هاتی نفدی دار وین برس بو پیشکش کرنا زنجیره کادیتر برنامه بکردی افجاره دی بحثا مجارکا گل گرینکین او جی مجارا برپرسیاریه برپرسیاری بهای که روشتیه بهای که وجدانیه همان دمدا بهای که یاساییه وکه هوین برس زانن ام نهات ناوا روشه که داینه که روشه هل بجارتنانه بانگشت تکرن بو هل بجارتنین انجمن نونرین عراقی مدویتن ام بحثا برپرسیاریه بکین که آیا دما مروفک برپرسیاری الدف هبیتن چوات وی دمیدا ده هست وی چنده کتن و زیاتر شیانا خو بزانیتن هم بر سوز و پیمانت خو دماد گل خلق کدتن و تمان دم دا چوا اتوی آستی دا بیتن او آستی او بخلقید بیجیتن که از دی بو هوا ویکمو دی ویکمو دی ویکم بروی چنده مدویت ام بپرسین آیا برپرسیاری چیه و پیگه برپرسیاری چیه اتروانگاه آین پیروز اسلام دا تمان دم دا کردان الدیر زمان چوا بری خودان کریه بو پارلمانی و بو پارلمانتاری آیا پیگه وی ات هزرو تیگهشتنا تاکی کردا چوا بود قدیم دا اف پرسیاره و چندین پرسیارن دیتر دهین آراسته کرند گل زور بریس مامستا عبدالرحمن صدیق ناوی خوب ناوی و خیرات نکا گرم جنابی مامستا که زور بخیر مامستا مامستا هجاوه کما آماجه پیدا پارلمانتاری یانکو پارلمان بشوازه که گشتی رنگ پیگه که گله که گرینگ بیتند ناوا هر ولاته که دنیای دا ام جی هکر بحث عراقی بکن عراقی جی وکو بیجنه ولاته که پارلمانیه گرینگی و بها و سنگاخو گلک هیا مدویتن ام ادوی سونگی دا تیروانینه که آینی بحثا پیگه پارلمان و پارلمانتاریه بکن ادبابت برپرسیاریه دا چونکه او کسی بحثا بانگشت کتن لازمه برپرسیاری دفوی کسی هبیتن آیا تیروانینا آین پیروز اسلامه چوا بحث البرپرسیاریه کریه و پیگه وی چه تشته بناوی خوای بخشنده مهربان دیاره که تماشای قرآنی پیروز دکین خدای گورا فرویتی وقفوهم انهم مسئولون رایان گرن اوان برپرسیارن اما چی من پیداله اما پیمان داله مرو بشوازێکی سەرەکی هەر گفتارێکی کە هەیە هەر ڕەفتارێک کە ئەینوێنێ و ئەنجامی دەدا دەبێت هەست بە بەرپرسیارەتی بکە لەبەر چی هەست بە بەرپرسیارەتی بکە لەبەر ئەوەی ئازادی هەبووە بە ئازادی خۆی ئەو کارەی ئەنجامداوە بۆیە کەسێکە ئازادی نەبێ بەرپرسیارەتیشی لەسەر نەبووە لە بە درێژایی مێژوو لە ڕووی یاسایی وا بووە جا لێرە پرسیارەکە دێت کەواتە بەرپرسیارەتی چییە وتراوە بەرپرسیارەتی بە شێوازێکی سەرەکی بریتیە لە دانان بەوەی کە تۆ ئیعترافەکەی دانان بەوەی تۆ وات گوت دانان بەوەی کە تۆ وات کرد ئەنجا لە ئەستۆگرتن لە ئەستۆگرتنی دەرەنجامەکانی ئەو کاری کە کردت دەبێ قبوڵی بکەیت اینجا ئەلێرەوەی دوو دەستەواژەکە ئەبینی بەستراون بەیەکەوە ئازادی و بەرپرسیارەتی ئێستا بۆچی لازم و مەلزومێتی بەڵێ بۆچی لەبەرچی پەرلەمانتار یا بەربژێر بەرپرسیارەتەکەی ڕەنگە زیاتر بێت لە بەرپرسیارەتی وەزیرێک یا بەڕێوەبەرێکی گشتی بۆچی چونکە ئەو تەعین ئەکرێ ئەو کەسێک کە دێتە دانان بە تەعینکردن ئەو تەعین کراوە و خۆی داوای نەکردووە و هەڵ خۆی بەربژێر نەکردووە و هەڵ بە هەڵبژاردن نەبووە پەرلەمانتار خۆی ئازادە کە زۆری لێ نەکردووە خۆی بە ئازادی خۆی بەربژێر کەسوکیە وایە ئەمە ئازادیە ئەو جا خەڵکانێک دەنجی پێدەدەن کەواتە لە بەرامبەر ئەو ئازادیەی کە زۆری لێ نەکردو و ئازادانە خۆی هەڵبژاردووە و خۆی بەربژێر کردو با بڵێن لە بەرامبەریشدا دەبێت بەرپرسیار بێ کاتێک کە دەبێ بە پەرلەمانتار هەر لەبەرەوە شتە تەماشا کە ئەو وڵاتانی کە پێشی ئێمە کەوتون تۆ لە ئەمریکا نەشت بینی بێ لە وێنەیە پەیکەرێک ئەبینی لەسەر لە لای ڕۆژ هاڵاتی ئەمریکا لای نیویۆرکەوە پێوترێ پەیکەری ئازادی ئەو پەیکەری ئازادیە نیشانەی ئەوەیەکەوە چۆن دەڵێ باس دەبایە خۆ پێگەی ئازادی دەکە فەڕەنسا وەختی خوددا پێشکەشی ئەمریکا ڕاستە ڤیکتۆر فرانکل کە دەروونناسێکی بەناوبانجی نەمساویە چەندین ساڵ لە 1970 وفاتی کرد چەندین ساڵ لەمەوبەر پێشنیازێکی بۆ حکوومەتی ئەمریکا کردووە ئەڵێ ئیشەکەتان نوقسانە کەمە لە لای ڕۆژهەڵاتی ئەمریکا لە نیویۆرک پەیکەرێکتان کردووە بە ناوی پەیکەری ئازادی دەبێت لە ڕۆژئاوای ئەمریکا بە دیوی ڕۆژئاوایە پەیکەرێکی ترکن بە ناوی پەیکەری بەرپرسیارەتی بۆ ئەوەی هەردوو وێنەکە یەکتری تاواکەن کاتێ من لێرە بەمان دەرێکی خدای گۆر ئەفەرمێ وەقیفوهم إنهم مسؤولون چونکە ئینسانی ئازاد کردووە ئینسان بە ئازادی خۆی کارەکانی حتا ناوا تێکستن ئاینیجی دەما مستا ئەگەر کەسێک
مكلف نبيتن برپرسیاریجی السروی کسی نینه واتا دبیت ارادتنا برپرسیاری ده هبیتن ڕاستە اینجا کە دین بۆ بربژێر بەڵێ. بربژێر بەڵێن دەدا پەیمان و سۆز دەدا بۆیە خدای گەورە دەفەرمێ ئینە العهدە کانە مەسئولە بەڵێ. ئەو هەموو پەیمان و ئەو هەموو بەڵێنەی کە دەیدەن ئێستا لە بەرامبەریدا بەرپرسیارن بۆیە زۆر گرنگە بۆ ئێمەی کورد کە بزانین لە خۆمانەوە ناتوانین بەڵێن بدەین لە خۆمانەوە ناتوانین پەیمانێک بدەین و کە لە کاری ئێمە نەبێ و ناتوانین ئێمە جێبەجێکین بەڵێ مامۆستا هەمادەم دا پێشی جەنۆتەشتە سەر ملاحظەڵ دیفدا ئەو کەسێت بیتە بربژێرێ حزبەکە دیاریکردی مانە ئەو پڕۆژێ حزبێکێ بۆ خەلکی پێشکەشتکردن مەخۆوی چ بڕیارێت شخصی و تایبەت نینە و ئەوسەوە بەرپرسیاری بەرامبەر وێ قسەخۆ ئەوە پێوترێت تاک لە نێو کۆ بەڵێ ڕاستە تۆ حزبێک تێ حزبەکەت بەهێزە حزبی یەکەمە ئەو حیزبە بەهێزە لە هەمان کاتدا لە نێو ئەودا کۆمەڵک بربژێر هەیە و کۆمەڵک پەرلەمانتار دوای بنە پەرلەمانتار بەڵێ بۆ ئەوەی کەس پشتی لێ نکاتەوە بڵێ لەبەر ئەوەی حیزبەکەم بەهێزە منیش هیچ نەکەم هەر حیزبەکە بەهێزە ئەوە هەڵەیەکی گەورەیە بۆ چونکە ئێمە لە ڕووی ئاینیەوە خدا دەفەرمێ وەکلهم ئاتیه یوم القیامەة فەردە کەواتە ئەگەر تۆ بڵێ ئێمە کوردین لە مێژوودا سەلاحەدینی ئەیوبی ئێمە بۆ ئیبن خەلەکان ئێمە بۆ هەمومانە لە قیامەتە بڵێ بەس خدا دەفەرمێ لە نێو ئەو هەموو کوردە چاکە تۆ چیت کردووە وكلهم آتيه يوم القيامة فردا كوتا أما جاري كتير بربشير وكأبتا برلمانتار أركي جورا بنابه بشتي لي بكاتو بالله حزب كم بهذا من أو همشتكان أكا من بيوزناك بيكا لبروا أوش للروي قيامتي ما بستعمل فيري يكتج بما بصيبرس يعني تاك وكو تاك كي بربجير دما وعدك تقال خلق الدتن والسبهي أو سوزو بيمان جيب جينبو أوي بهانا خو هيد بيجتن برا أس أجندات حزبك جيب جد كم خو من شرعية شخصي نينا أزبر برسيارني ما برامبر فان سوزو بيمان تخو آية ود بيتا بهانا لا لبر أوي همو حزبك بربجير كاني دليل بيمانك مدن بەڵێنێک مەدەن کە بۆتان جێبەجێ ناکرێت بەتایبەت زۆر گرنگە بربژێر بزانێ پەرلەمان شوێنێکی جێبەجێکردن نییە شوێنێکە کە ئەتوانێت یاسا بێنێتە ئاراوە شوێنێکە کە بودجە پەسەند دەکات شوێنێکە کە چاودێرە بەسەر لایانی جێبەجێکار و بۆی ئەمە بابەتێکی زۆر گرنگە کە لە یەکەم پەرلەمانی تورکیاشە کە بەدیعزەمان سەعیدی کوردی داوت کرا بۆ ئەوێ لە سەردەمی مستەفا کەمال ئەتاتورک ئەو کاتە بە پەرلەمانتاریان ئەوت مەبعوث مبعوث يعني شي يعني نيردراو يعني استيما كدنگا دين بو دنگي اما ام برادره ام برزا انيرين بو اوي اما ناردمان بله بو بيانا ود مجلسي مبعوثان يعني انجمني نيردراوان بله باشا انجلو برلمانيه وتاريخي بيشكش كر بديع الزمان سعيدي كردي فرموي ايها المبعوثون انكم مبعوثون ليوم عظيم آياتي كي لسورة مطففين خداي قورده فرمي ألا يظن أولئك أنهم مبعوثون ليوم عظيم أي أوانا بيرناكنا وأوانا زندو دكرينا ودنيردرين بو روجكا رداوة كاني مزنا جا أي نيردراوان يو نيردراوان بو روجكي مترسيدا روجكي قورة جامل الراسيدا بيغمبر درودي خوالي لسر فرموي كلكم راعين وكلكم مسؤول عن رعيتي كواتا أو جماري چەند هەزارەی کە دەنگەدا بە بربژێرێک ئەو بربژێرە دوای حکوومەت لە بەردەمی پەرلەمانتار حکوومەت مەسئولە ئەی بربژێر کە ئەبێتە پەرلەمانتار لە بەردەمی ئێمە لە بەردەمی ئێمەی دەنگدەرا بەرپرسیارە لەبەرەوە کارێکی مامۆستاگیان چاوە بەرپرسیاریت کەویتە سەروی کەسێک کە خودکەتە بربژێر مانەت هەمان دەمدا بەرپرسیاریت کەویتە سەروی کەسیژی ئەوێت دەنگی ژێڕاتدەتن بەڵێ بەرپرسیارەتی لێرەیە بێت ئەو کەسە کە دەنگدەر چونکە ئێمە ئەو وڵاتانی پێشی ئێمە کەوتون ئەو وڵاتانی پێشی ئێمە کەوتون قسەیان هەیە لەسەر هۆشیاری دەنگدەر یعنی لەبەرەوە جۆن کەنەدی مەسەن لە ئەمریکا ئەڵێ لەوانەیە دەرەنجامی هەڵبژاردنەکان تێک چێ بەهۆی کەم هۆشیاری دەنگدەرێکەوە ڕاست مامۆستا بەرز ئەگەر ڤیگۆفکی ئەم تەماشای شێوازێ وەکو بژنێ ئەوێت بیتە ئەندام پەرلەمان شێوازی پەرلەمانتاریە و شێوازی ڕێڤەبرنا خودی پەرلەمانی ڕەنگە ینی ملاحەزە و تێبینی و هەندێک سەرنج کەسانên شەهرەزاد ڤیبوارەی دۆل سەر هەبن جەنابێتە چ پێشنیارەکەیە بوو زیاتر ڕێکخستن و چاکسازیکردن ناوە بیاوێ پەرلەمانی و پەرلەمانتاریەدا پەرلەمانتار دەبێت چەند سیفاتێکی هەبێ ڕاستیدا ئەو کەسی کە دەچێتە پەرلەمان دەبێت چەند سیفاتێکی تێدا بێ ئەو سیفاتانە گەل لە ڕوانگە ئاینەکە تەماشایکەی لە ڕوانگەی ئاینەکە تەماشایکی تۆ بنمونەگە تەماشاکەی ئەگەر یوسف سەلامی خوای لەسەر بکا بە پێشەنگی خۆی ئەڵێ ئیجعلنی عەلا خەزائین الأرض إني حفيظ عليم إني حفيظ عليم تماشاك يوسف
ئەیتوانی بڵێ من پێغەمبەرم، ئەیتوانی بڵێ من کوڕی پێغەمبەریشم بەڵێ وایە بەس ئەزانێت لەوێ نابێ ئەوە بەکاربێنێ ئەو دروشمە بەڵێ. دەبێ بڵێ لە ئەنجامی ئەوەی کە من ئەو باوەڕ و ئیمانم هەیە من چ صفەتێکم هەیە حەفیظ علیم بەڵێ. کەواتە ئێمە زۆر گرنگە پەرلەمانتاری ئێمە پەرلەمانتاری کورد حەفیظی و علیم یعنی چی ئەویان پارێزەرە ئەویان زانایە کەواتە پارێزەری مافەکانی ئێمە ئاغای لێکە دەینە وەکو لە ڕووی نەتەوایەتیەوە ئەبێ پەرلەمانتاری کورد لە بەغدا لەگەڵ ئەوەی کە بۆ عێراق کارەکە بەڵام نوێردراوی ئێمەیە دەبێ حەفیظ بێ حافظ بێ پارێزەر بێ بۆ مافەکانی ئێمە دوو تقریبا ئەvە گەلێکی دیارەوە مسادەمات بێژێ ئەو کەس حەفیظ بیتن یعنی پارێزگاریە لەسەر مافێت ملەتی خوب بکەتن بەڵام علیمی چ دەخود بینتە علیمی ئایا ئەبێ یعنی من دەزانم هەندێک بربژێر کە تۆ ئەچی بۆوێ ئەڵێ ئێمە بێ یاسا دەرچوێنی بەڵێ یاسا خۆدایکی هەیە دایکی یاسا چێە دەستورە ئێستا ئەبێ بربژێر دەستوری عێراقی لەبەر نەبێ ئەبێ چۆن بربژێر دەستور نەزانێ ئەبێ چۆن بربژێرێک نەزانێ و دەستوری نەخوێن بێتەوە لە کاتێکا دەستور دایکی هەموو یاساکانە کەواتە علیمە جەنابێتەوێت دەگەینیت کە مە پەرلەمانتار هەیە شارەزای دەستوری دانیا بەدڵنیایی مادەکانی بخن تۆ چەندێک لە دەستورە ئەمە پێوترێ دەسەڵاتەکانی حکوومەتی ئیتیحادی ئەمە کام دەسەڵاتە هی هەرێمەکانە ئەمەش کام دەسەڵاتە لە مادەی 114 هاوبەشە لە نێوان هەردوو لامانە بە هاوبەشی جێبەجێکین کەواتە یەکەم کارێک حەفیظیە پارێزەری مافی گشتیە پارێزەری مافی گەلەکەیەتی پارێزەری سامانی گشتیە علیمە هۆشیاری یاسایی هەبێ علیمە ئەبێ لە دەستور بزانێ ئەگەر ئێمە بتوانین سوود لە ئاین وەربگرین بۆ بواری نەتەوەی خۆمان بابێنەوە لای پێغەمبەرێکی دیکە وەکو موسا یا فەرموێت لە ماڵی شوعیب إن خير من استأجرت القوي الأمين أردت صفتي ترمان بوهاتو أيش شيء قوته يعني إنساني برلمانتار بيوستا بهز به لم سردما برلمانتارك أجر بهز نبي بهزي بمعنى أونية كلا يتشكي به بهزي بمعنى أويا خوي بهز كرد بيه برشك كرد بيه بقوتن بياسا بپشتیوانی حزبكي خوي بپشتیوانی گلكي خوي أبي بەهێزەوە داوای مافەکان بکە خۆ ئەو ناپارڕێتەوە خۆ ئەو خێرمان پێ ناکەن لە بەغدا لەبەرەوە مەسەلەی قووەت دەناخی ئینسانە گرنگە پەرلەمانتار هەست بەهێزکە هەست بەوە نەکا لە ڕوژمارە و ئێمە ژمارەمان کەمترە جاری وایە کەمینەیەک کەسێک ئەتوانێت پێشنیازێ بکە خەڵکی تر ناتوانێت بیکە ئەمین دەستپاکی ئێمە چەند گرفتمان هەیە بەسەر ئەوەی کەوا لە نێو پەرلەماندا خەڵکانێک هەندێک بۆ بەرژەوەندی کەسی خۆی کار دەکات لە کاتێکە ئەوە بەڕاستی پێچەوانی ئەو ئەمینداریەتە کەوا پێویستە ئێمە ئەو مافە بزانین جا ئەمان باتەوە سەر حاڵەتێکی ترکە زانایان دەڵێن ئێمە پێویستە سوود وەرگین لە ناوەکانی خوددا سوود وەرگین لە صفاتەکانی خوددا خوددا لە وەصفی خۆیدا خوددا دەفەرمێ ئینی قەریب مجیب قەریب مجیب کەواتە زۆر ئەو دوانە پەیوەستن بەیەکەوە قەریب نزیکە مجیب وەڵام دەرەوەیە کەواتە پەرلەمانتار لێرە هەڵدەبژێردرێت دەبێت سوود لەم دوو ناوی خوددا وەربگرێت ئەبێ نزیک بێ لە خەڵک کە خوددا نزیکە لە ئێمە دەبێت پەرلەمانتار نزیک بێ لە دەنگدەرەکانی نابێ لێرەوە ڕۆی ئیتر نەیبینینەوە ئەبێ نووسنگەی هەبێ لێ ئەبێ لە هەر شارێکی هەرێمی کوردستانە پەرلەمانتار نووسنگەی هەبێ یان ئەو کوتلێ نووسنگیان هەبێ خەڵک بێ قەریب بێ لەیان خۆیان نزیک بن خۆیان بچن بۆ لای خەڵک مجیب ئەبێ وەڵام دەرەوەی پرسیارەکانی خەڵک بن وەڵام دەرەوەی داواکاری خەڵک بن مامۆستا بەڕێز ئەف بەرپرسیاری جەنابێت ئاماژە پێدایی کە پەرلەمانتاری کورد ئەگەر تایبەتتر بەحث بکەین کە پێتەویل دەف هەبن ئێکل بەرپرسیاری دیتر مدوێتن بیرا جەنابێتە بینم کە چەند یا گرنگە پەرلەمانتاری کورد دەماچیتە پەرلەمانی عێراقێ وێرێتنێ وەکو بێژن یەک استراتیجیەت هەبیت کە استراتیجیەتە قەزیا ملەتی کوردە نەک استراتیجیەتێکە وەکو بێژن یا حزبیە یان یا ناوچەیە یان هەر شتێکی دیتر بیتە ڕاستە دەستەواژەیەکیش هەیە لە پەرلەمانی هۆڵنداوە لە ساڵانی زووتر هاتە ئاراوە پیانەوت پەرلەمانتاری کورسیەکانی دواوە یعنی چی کۆمەڵێک واتاکەی بەمانەی ئەوە ناگەینە دواوەخرە بەس بەمانەی ئەوە کەسێک ئەچێتە پەرلەمان قسە ناکایتر یان ئەچێتە پەرلەمان ئەرکەکانی خۆی لە بیرەکە ئەمەش گرفتێکی گەورەیە مانای چییە؟ مانای وایە پەرلەمانتاری ئێمە پەرلەمانتاری کورد ئێمە دیاردەیەکی باشمان نەبینی لە هەندێکیان لەوێ جۆ ئەگرن لە ناو پەرلەمانە چی ئەگوزارێ دێنەوە ئێرە لە پشتوەکانە لە کەناڵەکانە لە کەناڵە کوردەکانە قسەمان بۆ کەنە و قسانەمان بۆ ئەجێڕنەوە ئێمە چیمان لە پەرلەمانتارەوێ لە پەرلەمانتارمان ئەوەیە بێتەوە لێرە جۆمان لێ بگرێ جۆ لە بچێ لەوێ قسە بکە نەک لەوێ جۆ بگرێ بێتەوە کەناڵەکانی خۆمان قسەمان بۆ بکە ئەمە گرفتێکی زۆر خراپ زۆر باشە مامۆستا بەڕێز ئەگەر ئەم بینە سەروی چەندێک کە دەمێت بوریدا ملەتی کورد
چ تێڕوانینێک هەبووە بۆ پەرلەمانی و بۆ پەرلەمانتاری دێ زڤڕینە سەر تەوەری مامۆستای بەڕێز بەس ڕەنگە ئەف ئاخفتنە جەنابێتە ڤێگۆفکێت بێژیتن gelek yan nizîkî wê peyama vêgavkê cenabê te gihandî ke pêtiviye tu nizîkê xelkî bî û guhdariya xelkî bikey û li wêrê şerî bûme bikey nek bê evêre paxvî yanî xelkê me dîtina xelkî çawe bû perleman û bû perlemantarî باش یەکەم ئێستا ئەمە خولی شەشەمی ئەم پەرلەمانەیەکە ئەڕێ لە سەردەمی تازە لە سەردەمی کۆماریشا کۆمەڵی خول هەبووە لە سەردەمی پاشایەتیشا دەخولێک هەبووە کۆی کێتووە زۆرە بێ ڕاستەواتە ئەم بە ڕێزانەی ئێمە کە ئەبنە پەرلەمانتار ئەم ساڵ تەمەنی ئەم پەرلەمانی عێراق و تەمەنی کاری پەرلەمانی لە عێراقا 101 ساڵە وەتە لە 1924 خولی یەکەمی پەرلەمانی عێراق هەبووە و کورتایدا ئەندام بووە و نزیکەی لە 84 ئەنداما 16 ئەندامی کورد بووە لە هەموو ناوچەکانی کوردستانە پەرلەمانتاری ئێمە ئەبێ بزانێ 100 ساڵ لەمەوە بەرچی ڕوویداوە 100 ساڵ لەمەوە بەر ئەو کەسەی کە پەرلەمانتار بووە کاری باشی کردووە یا خراپی کردووە ئێستا لە داهاتوو ئێستا قسەیەکەیە لە ڕێ ئەوەی کە مەرسەدی عێراقی نیابی کردوێتی ئەڵێ ئەم خولی پێنجەمە کە ئێستا تیاین پەرلەمانی عێراق ئەڵێ ئەم خولی پێنجەمە خراپترین خولە بەهۆی کۆمەڵێک خاڵەوە کە دیاری کردووە کەواتە ئەم خولی شەشەمە ئەبێ بیسەلمێنن بۆ خەڵک چونکە دوای 100 ساڵیش بێ قسە ئەکەن تۆ باسی ئەواڵێ ئەڵێ میلەتی کورد چۆن بوو با من یە باسی ئەوت بۆ بکەم ئەوە پێویستیم بە چاویلکەیە ئەم لە خولی یەکەمی پەرلەمانی عێراقا ئێمە محەممەد ئەمین زەکی بەگمان هەبوو محەممەد ئەمین زەکی بەگ کە چێتە پەرلەمان و لە 24 هەڵبژێرە و لە 25 دەست پێکەن 2 ساڵ و نیو تا 28 ئەمانە پەرلەمانتارن چی ئەڵێ کتێبێکی هەیە نامیلکە کەواتاڵێ هەموو پەرلەمانتارێک پێویست بەوە ئەکا پاش ئەوەی کە تەواو بوو بێ نامیلکەیەک دروستکە بڵێ من لەو پەرلەمانە لە ماوەی پەرلەمانی چیم کردووە کار و چاڵاکیت کەواتە 100 ساڵ لەمەوە بەر ئەو تا محەممەد ئەمین زەکی بەگ کتابێکی هەیە نامیلکە بە ناوی محاسبەی نیابەت ینی لێپرسینەوەی پەرلەمانتاری اینجا بە ناونیشانێ دەستپێکاڵێ ئەوەی حیسابی پاکە لە محاسبە بێباکە ئەو پەرلە اینجا ئەڵێ بە مناسبەتی فەسقی مەجلیسی ئومە ینی بە سەردەمی ئێستا ئەمە 100 ساڵ لەمەوە بەرام قسەیە نزیکەی هی ساڵی 28 کە بڵاوی کرۆتەوە ئەڵێ بەهۆی بۆنەی تەواوبوونی کاری پەرلەمانتاریمان و تەواوبوونی وەزیفەی نیابەتمان وام بە مناسب زانی بە ناوی خۆم و ڕەفیقەکانمەوە حیساب و کتابێکی خۆمانە لەگەڵ موەکیلە محتەرەمەکانمان بکەم لەگەڵ ئەو دەنگدەری منی نرد کە ئیشوکاری ئەم 2 ساڵ و نیوەی ئێمە وەکیلیان بووین وەکو چۆن دەڵێ حاڵیان بکەم ئەڵێ لە نام وایە ئەم ئوسوولە زۆر باشە یعنی 128 بۆ ئێستا وا نزیکی 100 ساڵە ئەڵێ ئەمەم پێویست بەوە ئەکە هەموو پەرلەمانتارێک ئەم کارە بکە لەلام وایە ئەم ئوسوولە زۆر باشە و لازمە دائیمەن تەطبیق و تحقیق بکرێ یعنی لە دوای خۆی ئەڵێ پەرلەمانتار ئەبێ ئەم شتەی هەبێ چونکە لە سایەی ئێمە کە پەرلەمانتارین ئەڵێ ممکنە کە موەکیلەکانمان بزانن نائیبەکانیان وەزیفەی وەکالەتیان بەقەدەری ئیمکان بەجێهێناوە یان نە ئەمە یەک ئایا با بزانین ئەو مەجلیسی ئومەی یەکەمە ڕخنەی لەسەر بۆ ڕۆژنامەی ژیان لە ساڵی 1928 چی وتۆ دەربارەی ئەم پەرلەمانتارە کوردانەی کە چوونەتە خولی یەکەم ئەڵێ مقابل بەم وەزیفە مهمەتان لە بەرامبەر ئەم کارە گرنگە ئێوە کە چوون لە حاڵێکا کە ئەزانن میلەتەکەتان ئەمەندە دواکەوتووە خۆشتان ئەزان میلەتەکەمان لە ڕووی ژیانەوە دواکەوتووە ئەبێ فەوق الحەد سەعی بۆ بکرێ ئەبوایە لە ڕادە بەدەر ئێوە کار بکەن بە پەرلەمانتارەکانی خولی یەکەمێتی کەچی مع الأسف بەڵام بەداخەوە هەتاکو ئێستا لەن لە مەجلیسدا نە لە خارجەوە بە نەشریات و تەشەبوسات کەس خزمەتێکی لە ئێوە نەدی یعنی ئەوەی کە اقتراحێکی جوان بکەن تەشەبوس یعنی داواکردن لە وەزارەتەکانی حکوومەتی عێراقی نە لەناو مەجلیسەکە نە لە دەرەوە نەچون بە وەزارەتەکان بە حکوومەت بڵێن بۆ خەڵکی کوردستان کارێ بکەن هیچمان لێتان نەدی فعالیت یەکتان نەنوان چالاکیەکتان نەنوان تەمینی یەکێک لە مەقاسیدی میلەتتان نەکرد کەواتە ئەمە پێشی لە ساڵی 1928 ئەم قسەیە ڕۆژنامەی ژیان بە پارلەمانتاری کوردی وتبێ ئەم پەرلەمانتارانش با بزانن دوای 100 ساڵی تریش بێ هەڵسەنگاندنیان بۆ ئەکری بەێ ماوسێ بەڕستیانی ڤێگافکێ ئەف شتێ جەنابێت ئاماژێ پێت دەتن ئەف دیار دێت کە بەریب 100 ساڵە هەبووە کە گلەی لوێ چەندی هاتی نەکردن چاڵاکیێتە تکێمن تا وەکو پێویست داوا مافێ خەلکی نەکردە و حتا دوماهیکێ بۆنە ڤێگافکێژی هەمان تشت هەر دووبارەنە و هەمان ملاحظات و ڕەخنە هەر هەن لەسەر پەرلەمانتاری ڤێگافکێ ئەوش خراپە کە دەڵێن قسەیەکێ دەڵێن مێژوو خۆی دووباراکات بەڵام ڕاستیەکەی مێژوو خۆی دووبارە دەکاتەوە لە شوێنێکە کە مرۆڤەکان
نەگۆڕابن بەێ بەڵام کە مرۆڤەکان بێنە گۆڕی نەبێ بۆیە هەر کات مەبەستە تێگەشتنە مرۆڤ نەهات گۆڕی بەڵێ مەبەستم ئەوەیە ئەگەر ئەم دیاردەیە ئێستش مابێ ئەوە ماناوێ ئێمە بەڕاستی نەمانتوانی و خۆمان بگۆڕی نەمانتوانی و خۆمان چاکەین جا لەبەرەوە کەواتان ڤیگۆفکە بینە سەر چاکسازیە پەرلەمانی بەڵێ ماوەستە ڕاستە یعنی چ تشتە گرنگە بوو ڤیگۆفکێ کە جهێوێ چەندێ بیتن کە سەپڕاوستین و هەندێک پێشنیارێت گرنگ بهێنەدان بوو کەسی پەرلەمانتار کە چ بکەتن باشە چ جوورە چاکسازیەکی و گرنگت بێ چەندێدا چۆن پێشی 200 ساڵێک حاجی قادری کۆی بە ڕەحمەد وتوێتی هەموو قەرنێ بڵێ دەگۆڕێ هەموو قەرنێ دەگۆڕێ ئوموری مەعاش یعنی هەموو 100 ساڵێک بڵێ ئوموری مەعاش و ژیان و بارودۆخی ژیان ئەگۆڕێ بێ شێوازێکی تازە بێ بڵێ کەواتە بە قسەکەی حاجی قادری کۆی بکەین ئەبێ بڵێن پێشی 101 ساڵ پەرلەمان هەبووە لە عێراقا ئەوە قەرنەکەیە ئێستا قەرنێکی ترە بڵێ دەبێ ئەم پەرلەمانتارای ئێمە چاکتر و باشتر بن لە ئەو قەرنەی کە ڕابوو ئەوە قسەکە گشتی ماوەستا چاکتر و باشتر چ بکەن ڕاستە دووشت لێرە گرنگە ئەوەی کە باست کرد یەکەم شت ئەوەیە کاڵە ئین الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم کەواتە پەرلەمانتاری ئێمە لەوێ دەیەوێ قوی بێ ئەمین بێ حەفیظ بێ عەلیم بێ قەریب بێ مجیب بێ ئەم سیفەتە جوانانە پێویستی بەوەی یەکەم شت بێوێ گۆڕانکاری لە هزر و ذهنیەتی ئەو بەڕێزانەی نەتەوەکانی ترکان لەوەیە کە هەموو جا دەڵێن ئێمە کێشەمان لەگەڵ عێراقا کێشەی ذهنیەتە ناگۆڕێ ئەو گۆڕینەی کە ئەتەوێت ذهنێتی ئەوان بگۆڕی دەبێت پێش توانی بێتت خۆت باش بگۆڕی بەرەو باشی اینجا دەبێت شیعاری دووەمی ئەمە ئەم پەرلەمانتارەی ئێمە ئەوە بێ وەکو شوعیب بڵێ سەلامی خۆی لەسەر ئین ئورید إلا الإصلاح ما استطعت هەتا بتوانم من چاکسازیم دەوێت هەتا لە توانام بێ چاکسازی دەکەم ئەم پەرلەمانتارانەی ئێمە کە دەچنە بەغدا لەکوێیە چاکسازیمان بۆ بکەن باشە یەکەم شت ئەم تۆ هەر کارێک ئەنجامەدەی حەکەمێکت ناوێ حەکەمی نێوان هەموو لایەنەکان ئێستا مفەوەزیە و کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان نییە من پێم وایە یەکەم چاکسازیەک ئەم نوێنەری کورد پەرلەمانتاری کورد بیکە گۆڕینی یاسای کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان خەلەل لەوەیە کەواتە بینی زۆرێک لە لایەنەکان ئەم کۆمسیۆنیان پێ باش نییە کۆمسیۆنێکی بە کوب شێوازێک هەڵبژێردرابێ و بە شێوازی کە هەیە یعنی لە بارودۆخەکان نامچم وردەکاری ئەزانم زۆرێک لە لایەنەکان ئەم کۆمسیۆنە بە حەکەمێکی عادل نازانن کە نەبوو بە حەکەمێکی عادل تۆ ئەو کاتە حەکەم تاو نەبوو هەموو یاریەکان تێکەچێ هەموو گەمە سیاسەکە تێکەچێ خاڵێکی تر ئەوەیە کە خودی یاسای هەڵبژاردن خودی یاسای هەڵبژاردنش عەدالەتی تێدا نییە ئێستاکە دەنگێکی زۆر دەفەوتەیە چونکە ئەم شێوازی ئێستا پێیگە هەیە پەرلەمانتاری ماوەستای بەڕێز ئەف شیانەت نافدا هەیە و بشێتن گۆڕانکاریت وەتشتادا بکەن ئەگەر ئەمە لێرە کەواتە ئێمە دەڵێن وەکو تاک هەمویان بەهێز بن هەمووشان پشتی یەک بگرێن ئێمە لەوێ شتێکمان هەبوو هاوپەیمانی کوردستانی ناکرێ ئێمە لە کوردستانە بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵات بین من پێم وایە لە بەغدا نابێ ئۆپۆزیسیۆن و دەسەڵات بین لە بەغدا ئەوەی لە حکوومەتە ئەبێ هەموو یەک بین چونکە ئەو مافیکە لە هەندێک هەنگاوە دەستکەوتی باشمان هەبووە کاتێ هەموو دەنجان کرۆ بە یەک ئەم میلەتە کە ئەو خەڵکە دەنێرێتی ئەوێ بە ناوی ئۆپۆزیسیۆن و بە ناوی دەسەڵات ناینێرێ بە ناوی نوێنەری کورد ئەینێرێ نوێنەری کوردستان با باڵێم ڕاسترە وەکو نوێنەری کوردستان چونکە ڕەنگمانێ و ئاشوریشمانەیە لایەنێ بەرامبەرژی کە عەرەبن و ئەوانین دیترن هەروی ڕەنگەی سەحکەنە پەرلەمانتاری کورد کە کووردە نەک فلانە حەزبە و فلانە بۆیە دەستکەوتەکانی جارانمان وەکو یەک چۆنەڵێ قەوارە هەڵسوکەوتمان کردووە دەستکەوتمان زیاتر بووە کەواتە من پێم وایە چاکسازی یەکەم چاکسازیە لە کۆمسیۆن خۆی چاکسازی دووەم چاکسازیە کە پێویستە بکرێت لە یاسای هەڵبژاردن چاکسازی سێیەم ئێمە لەگەڵ بەغدا لە ڕووی دەستورە هەر دقێکی دەستوری بە پێچەوانەی یەک بیرمان لێ کردەوە حەکەمێکمان ناوێ حەکەمەکە بریتە لە دادگای دەستوری دادگای ئیتیحادی دادگای فیدرالی تا ئێستا کە هەیە ئەم دادگای فیدرالی بە پێی دەستور دانانراوە بە پێی مادەی 92 ئەبێ ئێمە دادگایەکی فیدرالیمان هەبێ ئەم دادگای ئەو دادگایە نییە ئێ باشە چۆن ئێمە زۆر کێشەی گەورە گەورە ئەخینە بەردەستی ئەم دادگایە لە کاتێکە ئەم خولە زۆر پێویستە ئەم دادگایە بە پێی دەستور خۆی یەک لە بکات نێنەرین کورد مامۆستا چەند ئەرکێوانە کول سەروان بەرگە مادێن دەستوری کە هاتیینە بەحەسکردن و حتا ڤێگافکە جێبەجێ نەبووینە نسبەت بەلەتی کورد چەند ئەرکێوانێک و خەمل چەندێژی بخۆن باڵێ ئەوش چاکسازیەکی ترە ئێمە ئەگەر سەمە تەماشای پەرلەمانەکانی زوو 100 ساڵ لەمەوە بکەین دوو ژووری پیاڵێن یەکێکان پەرلەمانێکەوە چۆن دەڵێ بە هەڵبژاردن و بە شێوازێکە بە پێشماری دانیشتوان ئێمە ژووری دووەممان نییە لە دەستورە
مەجلیسێک و ئەنجومەنێکمانەیە پێوتری ئەنجومەنی فیدرالی کە بە هەر پارێزگایەک دوو کەسێک کەسی لێ ئەڕوا ئەوە پارێزەرە بۆ ئەوەی ئەو بڕیارانەی بە زۆرینە لە پەرلەمان دەرەچن ئەبێ فلتەرێکی تر هەبێ ژوورێکی ترە بێ کە ئەوەی خاڵێکی تر کە زۆر گرنگە چاکسازی تێدا بکرێ بریتە لە ئەوەی چەندین یاسا هەیە چەندین بڕگە هەیە لە دەستور ئەڵێ بە پێی یاسا چارەسەر دەکرێ و ڕێک دەخرێ هێشتا ئەوانە ڕێک نەخراون پەیڕەوی ناوخۆی پەرلەمان پێویستی بە گۆڕانکاریە دەستێتت خۆش مامۆستای بەڕێز زۆر سپاس بۆ هەموو وان پەیوێن جوان و هەژی بەڵێ بینەرێن هێژا ئەم دەوی ئەوای هینە دومایاوی حەلەقێ و هیڤیان بە ئەوە مەشیابیتەن خزمەتەکە دیتر پێشکێشی هەوایین بەڕێز کردبیتن سەبارەت بەرپرسیاریە هەرت خێر و خۆشیادا بن خدای مەزن هەمیان بپارێزیت